قەزایە مەخموور ئێکە کەڤنترین قەزایên پارێزگەها هەڤلێرê. دووریا قەزا مەخموور ئەلباژێڕê هەڤلێرê 55 کیلومترا jê dûr e. قەزا مەخموور پێیگەهekê giring heye ji ber ku derwazeyekê gelek berfireh e li deşta Hevlêrê. Herwesa navendeke her sê bajêrên Hevlêr û Kerkûk û Mosil pêkve girêt det. Mêjuwa durustbûna bajêrê mexmûr mêjuwek dêrîn e. Vedigerête ve ji bo serdemê çaxên kevin ev şêwazek berdewam, avedanî û jiyana mirovan lê hebûye. Qeza mexmûr rolek mezin hebûye ti şoreşa Eylûlê da el sala 1961. Çunke hêzên pêşmergey el evên navçeyê baregayên xwe hebûyne li binarê Qereçox. Di jî hemî hêrişên dirindaneyên hikûmetên wî serdemiyên Iraqê rawestayîne. Ev taybet hêrişa navê el Heres el Qewmî li sala 1963. Herwesa hêzên pêşmergey di jî prosêsa erebkirina evên navçeyê rawestayîne. Her it evê şalawê da nizîkî 40 gundên qeza mexmûr carek din kontrol kirineve. Temaşevanên Kurdistan 24 ev demê hewa baş. Bername pêkvejiyan ev care hate bajêrê mexmûr. Pêkvejiyan eger helqolawê qenaeta mirovî nebîtin, mirov tekellufeka gelek zor dêşxo ketin, heta bişêtin wî karî encam bidetin. Pêkvejiyan li Herêma Kurdistanê gor qenaetê ye, qenaeta takên Herêma Kurdistanê. Belê dema çi ye cihekê dîtir dibînî pêkvejiyan gelek tête birîndarkirin. Daniha bizanîn nava bername pêkvejiyan da il bajêrê mexmûr bizanîn çend dirib il pêkvejiyanê dikevin û takê Kurd çawa têkûşer bûye çendê ku pêkvejiyan her it astekê ciwan astekê geşawe da bimînîtin. Bifermûn ba pêk vebîner. Deshelatên Iraqê bi dirêjahiya sed salên borî da nek tinê nekariye pêkvejiyanê bihînet hebûnê da, belkû rêjek berçav hewlên têkdan û şêwandina pêkvejiyanê jî kiriye û pêkol kiriye ku netewe û ayînên cuda kensel bikin. Mamosta Sîrwan Mexmûrî gelek epihûrî evê êkê bûme didet nîşandan çendîn helwestên merdane jî yên gelê Kurd اتكات ميناك وكا بيكفيجيان. دائما ئەوەی کێشیکردنەوەکانی ئێمە دەیکەن لە بۆ ئەوەی کە هیچما سیاسەتی حکوومەتەیەک لە دوایەکانی عراق لە پاش مەلەچیەوە بابرێن اینجا کۆماریەکان دێن و دوای قەومیەکان دێن و دواتر بەعسیەکان دێن و پاش 2003 کە دەڕۆخن هەر هەمویان دەسەڵاتیان ئیستیغلال کردیە. ئەلێمە نمونەیەشی پێکەوە ژیانت پێ برێم لەو دەوەرە لە شەڕی داعش کاتێککە ناوچەکان ئازاد دەکران لە چنجی داعش گوندنیشینە عەرەبەکان هانایان دەینا لە بۆ قەزای مەخموور وەکو دانیشتوانەکە. یەک لەو شتانی کە زۆر جوانە ئەو مانایەکی زۆری پێکەوەژاندن کاتێککە عەرەبێک هات مەردار بوو چێر و مانگایەکەی پێبوو کەویستی بفرۆشی بە هەرزان لە بەرەوەی تەنها ماڵی قوتار نەبوو تەنها ئەوی قوتار کردبوو بە خۆشی دەسوە کەمپ چ لەوەش بکاتن یەک لە خێزانێکی کوردی نشینی ئەو مەخمورە ماوەی 2 مانگ و نیو لۆی بەخێو کرد بە لۆی بەخێو کرد و لۆی پاراست و تاوەکو ئەمە دەست پێشخەری کوردان بووە دائیمەن. ئەمە بۆ نمونە تەجروبەیەکی زۆر جاروێ خراپمان دەبێتن کە لە ساڵی 91 ئەو ناوچەیە تاڵان کرا لایەن چەند دەسەڵاتێک ڕژێمی بەعسی ئەو کاتووە بەداخەوە عشایر عەرەبیەکانیش هەندێک مشارەکەیان کرد و لە 63 دیسانکان هەندێک مشارەکەیان کرد بەڵام ئێمە وانە بووین دائیمەن کورد دەست پێشخەر بووە. دەمەوێتن دوشتی سەرەکی بۆمباز بکەی لەم دیداری جەنابەتدا ئەویش یەکەم بزانین یعنی ڕۆلی مادەی 140 لە بوو پێکەوە ژیان چ ڕۆلێکی هەبووە دواتر ئەحداسەکانی دوای ڕێفراندوم چ گوزەرە ئەو کات. بڵێ مادەی 140 دەرچەیەکی نەکەر بۆ ناوچە کێشە لە سەرەکان یاخۆ ناوچە کوردنیشینەکانمە بەڵکو بۆ هەموو عێراقا چونکە زۆر کێشە هەیە لە عێراق کێشە ئیداری هەیە و کێشانە هەیە. مادەی 140 ینی
پێشوەی کورد مستەفید بی عربەکانیش مستەفیدن. خوشکبرانی عربی لەم ناوچەیەوانەی ئەسڵ بەڵێ. هەمان قەنەعەتیان هەیە بەڵێ هەمان قەنەعەتیشان هەیە. بابینە سەر ڕیفراندۆم ڕیفراندۆمەکە عربەکان بەشداریان کرد و دواتر ئەحداسەکان چ ڕوویدا و چ وەکو بڵێن باندور لە دووە خۆ هێلا. بەڵێ عربیش بەشداری کرد و کوردیش بەشداری کرد. مۆزوعی ڕیفراندۆم مافێکی سروشتی هەموو ملەتێکە. ئەو کەسێک کە دێ سیاست دەکە مزایدە دەکاتون باز دەکە باسی بە ڕیفراندۆم بە شکست دەزانی نەخێر ئەو تەنها لۆ مزایدە سیاسی خۆی بەکاردێنی ئەگەر لە ناخی خۆی پاڵپشتی ڕیفراندۆمە لە ناخی خۆی. هەموو هەڵبژارنەکاندا دائیمە لیستە کوردیەکان لەو ناوچانەی یەکەم بوونە. ئێستا لە انتخاباتەکان عربەکان زیاتر پاڵپشتی لیستە کوردیەکان دەکەن و کاندیدیشان هەیە لە ناو لیستە کوردیەکان. زۆر بە کورتی دەمەوێتن ئەوە لە جەنابەت بزانم ئێوە وەکو کورد لێرە کە زۆرینە کوردن لە مەخموور هەست بە ئازادیەکەن ئەگەر ڕاستی دەوێ لێرە لەوانەیە زۆر شش دەستە بەربیتن بەڵام ئەمە بوونمە وەکو چمە بەستە چ ینی زۆر زاری ئەو خزمەت گوزاریانێکی هەیە لەوانەیە لێ زۆر ناوچە باشتر بیتن بەڕاستی ئینسان بە ئینسافەوە قسە بکە بەڵام لێکوانەدا لە پاش 16 ئۆکتۆبەر دەبین ناوچەکە ناوچەیەکی عسکەرتاریە. ئەو کاتەی پێشمەرگە لێرە چۆن بوو؟ بەڵێ پێشمەرگە لێرە بوو ئەمنیەت بەرقەرار بوو 100% و هەموو پێکاتەکان بە حوڕێتی خۆیان ژیانیان دەبردەسەر. جەنابتان وەکو کەساتیەک لێرە دەتەوێت چی بە خەڵکی هەرمی کوردستان بڵێ کە لێرە ئەو ڕەوشە ئاوەیە کە جەنابەت باست کرد؟ بەڵێ دائیمەن ئێمە زۆر زار هەیە ئەمە دەبیستن لە ڕاگەیاندنەکان یاخۆن خەڵکەکەی تەمەنا بە ڕووخان و تەمەنا بە لاوچوونی ئەزمموی حکوومەت یارم دەکەن نەخێر. من قەت لەگەر ئەوە دانینە لەبەر ئەوەی ئەوە بەرهەم و یاخود شەو نخۆنی و یاخود بڕوا بکە دەیان بەس لە سنووریمە چەندین پێشمەرگە جانی خۆی بەخت کرد. ینی ئەمە بۆ نمونە کۆمەڵە خلافیشمان هەبی کۆمەڵک کێشەشمان هەبیتن بەڵام ئازادیەکەمان لە دەست نەدەن یەک خاڵک زۆر گرنگە دووەم ئەو ئەزمموی هەیتمان چونکە هەموو دەوڵەتانی دنیا لە تێکدان و لە ناوبردننی ئەو ئەزمموونەیەنە لە دەبینی وا دەبین ڕۆژانە لەسەر هیچ خۆڕایی کە سار و خود تێدەگرن و یاخود ئەمنیەتە دەدوێت لە کەدار بکەن تاکە شوێنی ناوچەی عراقەکە نەک بە قسەی من قسەی هەموو ئەو پەیمانان و ئەمریکا و هەموو وڵاتانیش نمونەیەکی پێکەوە ژیان. جلو بەرگ و ستایل و ڕەگەس عەرەبە بەلێ مهرەبانی و ئاشتی خازیە تاکێ کورد وەلوان کریە و ببن شەیداین گەلێ کورد ئەب ئەزمانێ شرینێ کوردیژی بپەیڤن سەرسام ببن ئەب مرۆڤ دۆستی و ئاشتی خازیە ملەتێ کورد ئەvە بووچوونە شێخێ هۆزەک هۆزێن عەرەبیە وەچی ئاوارە بووین خەرچی منتقە بەعامەتەن کوردی منتقە بە برادەتی ئەمە گەیشتینەکەنەما زۆر ئاگایان لەمە بوو بەخەسەن عەشیرەتی بندیان مووقفیان زۆر ئەو بوو عەشیرەتی بلباس و عەشیرەتی سیان و هەموو ئەو عەشیرەتانەی منتقە وچی ئەمە ئاوارە بوون بە خۆیان خانیان لۆمە کرد زۆر بخێر هاتنی مەیان کرد. باشە ئەو هەلوێستانە کاتی ئەبینن تاکی کورد تاکێکی زۆر دڵپاکە زۆر هاوسوزە لەگەڵ کەسانی تر دەتوانیتن پێکەوە ژیان دروست بکە لەگەڵ کەسانی تر ئەمە لە دیدی ئێوەی بەڕێز وەکو عەرەب چۆن تەماشای ئەم هەلوێستە جوانانە ئەکەن کە ئەبینن تاکی کورد زۆر دڵسافە دڵسوزە لەگەڵ کەسانی تر یعنی مووقفێکی برادەرەتی مووقفێکی ئینسانیەتی یان لەگەڕەمەیە ئەوە بۆ زۆر ئەوێ باشە. ئێستا کە جەنابتان ئەبینین وەکو ستایل و جلوبەرێک وەکو ڕەگەز جەنابتان عەرەبن بەڵام لە هەمان کاتدا زمانتان کوردیە بە کوردیش ئەتوانی قسە بکەیت یعنی ئەمە لە چیەوە سەر هەڵدایە بووچی ینی جەنابتان وای لێ هاتیە کە بتوانی بە کوردی قسە بکەی زۆر بە جوانیش تەڵەبا ئەگەر دەشتە مەکتەبێ حەزی لە مەکتەبێ زۆر زوو فێر دەبی ئەمەش وەچی بە برادەرەتی و ئەوە جیرانمان هەمویان کوردن و بە پیاوەتی و بە ئیشی باش و علاقات و حسن جوارمان هەیە لە گەریان لۆیە زۆر فێری کوردی بوون و فێرە ئەو لە سەردەمێ ڕجێما بەعەس نزیکی 141 گوند هاتن خراپکردن ئەل ساڵە 1980
ناحیات دیبەگە سەر قەزا مەخموور بە دانیشتوێن وێ تەمامی هاتن دوورکردن و دیڤدا ئەف ناحیە هاتە تعریبکردن. ئینسانیەت لەسەر سەری هەموو شتە چییە؟ ئێستا تو یعنی برا عەرەبەچی منتیقی کوردەچ هەر عەشیرەتێک لەو منتیقانە مەسائلش دەبێت کێشەچی دەبی دی هاوار دۆدەینی ئەوە معنە ئەگەر هاواری ببرد بە لۆ خزمەکەی خۆی لۆ شێخەکەی خۆی معنە لێرەدا تەفریقە دروست دەبوو بەڵام کە لۆ من دەینێن بە برای خۆی دەزانی بە بوچوونی جەنابەت چەند گرنگە ئینسان شۆناسی خۆی بپارێزیتن سەرباری ئەوەی کە تێکەڵە لەگەل لایەنەکانی تریش. بەڵێ زۆر وەزەحات بەڵام کورد هەر کورد ماوە برای عەرەبەکانیش برای عەرەبمانەوە. سەرۆکێ هۆزەک الهۆزن عەرەبیە ئەڤە ژی دڵخۆشە و نزیکیەک دێرین هەیە دگەل ملەتی کورد ئەدبێژە ئەم جیرانên هەڤین توخیبێمە ژی ئێکە هیچ جوداهیەک ناوبەرامەدا نینە. اختلاطمان هەیە لەگەڵ کورد برێن باب و باپیرمان یعنی لە قەدیم ئەمە گوندی عەلیاو دوور نییە تقریبا لە مەخموور اختلاطمان هەیە لەگەریان هات و چوو لە بۆ فاتحە و لە بۆ مناسەبات و لە بۆ حەل مشکاخێر و ئەو شتانە و تفرقەش نێنە بۆ کورد و عارب ئەمە هەرێکچن ئەمە برێن یعنی نە عارب درێنەوە عاربە و ناوش درێنەوەش کورد ئەمە لێن جیران یەکن جیران یەکن دخوبمان یەکە جیران یەکن یعنی حتا فاتحات ئەگەر چ شتێک مناسەبەک دەکرێت ئەگەر مشکلێک دەبیتن ئەمە بینی خۆمان حەل دەکەن کە لەو سنوورەی دەژین دیسان مامۆستا جەبار دبێژە دیروک دیدەوانە لە سەروێ ئێکێک و ملەتێ کورد پێکڤە ژیان قبول کردیە. السنوورێ مەخموورژی ملەتێ کورد هەمان ڕێچکە گرتیە بەر. کورد لە ئەساسەوە کە دروست بە و تاریخ هەیە تاریخ شایدەکە کورد پێکەوە ژیانی قبول کردووە نمونەی بەرچاویشمان زۆر هەیە مە لە سنوورەکەی خۆمان ئەرێکوانان عەرەبمان لەگەدا ژیاوە کە پێشی زمانی کە ڕژێمی پێشتر کە بە شێوازەشی ئەوان هەرسوکەوتیان لەگەمە کردو کە ئەو ڕۆژانەی پاش 2023 ئەوان ڕۆژیان نماولێکەتن کورد کوژیا لەگەریات تەعاملێک کرد بە هیچ شێوەک ئەمە لەو منتیقەی لەو کێشە لەو سنوورەی هاتن 20 ساڵ زیاتر ئێمەیان دەرکرد لەسەر خاک و وڵاتی خۆمان کە ڕۆیشتن ئاوارە بوون چونە جێگای کرد پاشان کە گەڕاینەوە دەسەڵاتیش هەبوو هەر بەخۆی بە قیادەی سەرکردایەتی کورد قبولی نەکرد بە هیچ شێوەک ئینتقام لەو عەرەبانە وەرگیرێتن کە لەو سنوورەی دەژین دیسان دووبارە بەبێ ئەوەی ئاو خاچیان هەبی وا هەز دەکەن کە لەسەر خاچ خۆیان دەژین بەبێ ئەوەی هیچ تەعدایەکیان لێ بگرێ هیچ غەدرێک ئەگە کاتی خۆی لە ئەنبار و ڕماد و ئەلوانە داعش هێرشی کرد ویستان بێن لە بەغدا ڕێگریان لێکردن ئامادە نەبوون خەڵکی خۆیان خەڵکی ڕەسەنی خۆیان قبولیان کەن بەڵام ئێمە وەکو کورد لێکوانە جەنابی سەرۆک بڕیارێکیدا کە ئەو ئاوارە عەرەبانە وەرگیرێتن لە هەموو دنیا دەنجی داوە نمونە و برایەتی کوردایەتی کورد و عەرەب کە پێکەوە کورد چی کردی لەوە ئێستا کەس نزیکەی 2 ملیۆن ئاوارەی عەرەب کوردستان کە هەرێمێکی بچووکە وڵاتێکی گەورە ئەو تەعاملی پێ ناکرێتن ئەو هەموو عەرەبان نەگردی ئێستاش کەمپێکە تقریبا نزیکەی 12,000 نفوس خەڵکی عەرەبی تێدایە ئاوارەنا و بەداخەوە ئەو عەرەبانش دەستیان عائیلەی ئەو کەسانێک کە دەستیان بە پیس بە خوێنی شەهیدانی کورد نزیکە 2000 پێشمەرگیان لێ شێدکردن بەڵام ئەمە وەکو کورد ئەو ئینتخامە نەکراوە وا لێرە ئێستاکەش دەژین و بە سەربەستی خوان دێن و دەسن. ئای بابە چنی گازەکەم و گازەکەمە من نازانم بە چێن دەرێ دەبرم دەرێم حەیران لە دەشتێ قەراز ێواری باب و باپیران سلەیمان قەرەچۆغی حەیران بێژێک دەنگخۆش و کەسێک ئاشتی خازە ئەدبێژە غەیری مە ئەت هەندێک وێزگەهێن بەرێدا سەلماندیە کو ئەوان هیچ دلووانی بملەتی کوردانە بریە ئەو دەما دەلیڤە بووان گونجای بیت سەرباری وێ ئێکێژی کومە چ جار زیان نەگەهاندیە ئەوان لێ ئەو دربێ خۆت وەشین نەمە بە خودای لەگەر تۆ زوو خوبارێ لێرکانە بەڕاستی وەکو کورد برایەتێکی باشوانمان کردە هیچ کاتیش لە بیری ئەوەی نەبووینە ئەمە ڕۆژێک لە ڕۆژان ئەو برایەتی و پێکەوە ژیانە تێک بدەین زیاتر هەر کورد پێشخەر بووە لە هەموو ئەوەکانیش دیارە ئەو ناوچەش سەلماندرایە کە پێکەوە ژیان زیاتر کورد دەستی بۆ درێژ کردووە زیاتر کورد دەست باڵا بووە لەو بوارەی بە هەموو چوونی توێژەکان لەو شارە کورد بە هەموو شێوەیەک بەڕاستی
لە پێشەوانە باشە ئێوە ئەکیت ئەو کاتە بەشدار بووینە لە ڕیفراندوم بەخۆی ئەمە بە نشانەوە ناو هەموو دڵی کورد ئەو ڕیفاندۆمە هەر سەرکەوتوو بووە و سەرکەوتوو شەشتێکی گەورەش بووە ئەمە بەبێ سابدونەوە بەبێ هیچ شتێک ئەمە وەرمانگرتێ بە بەڵێ هەموو لەو کاتی کە بڵێن کە ئەعلانیان کردە بە هەموو شێوە شجێرکانە ئەمە ئیشمان کردێ لە ئەو ڕیفاندۆمە وەکو ئاهەنگ و شتی و هاو لەوانەیە هەندێک دوای کردووە ئەوان ئەو دەفەرە مەسەرەن بووە کالبوونەوە کەوی بەڵام خەرکی مەخبوری خۆڕاگرانە ئەو شتانەشی تێپەڕاندیە و بە بەڵێ و بە هەموو کاتیش بە بەڵێ ئەمە بەڵەیەکەتان مەبەستان ئەوە بوو کە هەڕەشە دروستبی لەسەر پێکەوە ژیانیان قۆڵتر ببیت نا ئەمە شتی و هەمان نەبووە ئەمە لە بۆ ئەوەی ئەو ڕیفاندۆمە ئەوە نەکرای ئەمە دژایەتیوان بکەین بە پێچوانە ویسیتمان هەو برایەتی هەر بمینێ چکە حکمان ئەو دەفەرە هەروها دەمینێ هەدەوی پێکەوە ژیان و برایەتی هەر هەبی ڕاستە یعنی ئینسان بکاتە هەر قۆناغێکی ژیان وەکو بڵێن تێگەیشتنی جیاواز شتێکی سروشتیە لە بینی مرۆڤەکاندا هەبیتن نەک تەنێ سروشتیە بەلکو شانازیەکە بۆ مرۆڤەکان ملەتی کوردیش تەکەس لەوە دەکاتن کە پاراستن لەسەر ئەو سروشتە بکات بەڵێ پێکەوە ژیان لەو دەفەرە و لە تەواوی کوردستان هەرەبی وەکوەوەی کە لە کوردستان و لە هەرێم سلمێنرایە کە ئەو برا عەرەبانێک کە دێن کوردستان بوویتە ماڵی دۆمیان و کورد هەموو کات باوەش خۆی کردەوە هەموو کات چاوی لە برایەتی و پێکەوە ژیان بووە من وەکو گەنجێکی مەخمور ئەوەی کە واقعیان لەو ناوچەی خۆمان کە بەدیم کردیە ئەو سەردەمی کە پێشمەرگە لێرە بوو حتمما ئارامیەکی زیاتر لەو ناوچەی بەدی دەکرا ئێستا ئەوەی کە دەیبینین کە مەخمور زیاتر ڕۆڵی ئاسکەری لەو ناوچەی بەدی دەکرێتن نادادیەکەی لە ژیان و ناڕێچەکەی لە ژیانی ئێستاماندا و هەم لە نەتەوەی بەرامبەرمان کە برا عەرەبەکانن هەم لەوانیشدا دەبینن کە لە سەردەمی پێشمەرگەی ئارامیەک خۆشیەک ژیانێکی جوانتر هەبوو عەرەبەکان دان بۆ دادنێن حتا ینی ئەوان پێکەوە ژیان لێرە بە شێوازێکی وا بوو هەم ئەوان زیاتر لە مەخموری بە شێوەزاری کوردی قسە دەکەن کەساتیەک عەرەبە و ئەتبێژە نابێت هیچ جوداهیەک هەبێت ئەتنافبەرە کورد و عەرەباندا من تأسست القرى العربية لەو کاتەوەی کە گوندەکانی مەخمور دروستکران پەیوەندی نێوان کورد و عەرەب زۆر باش بووە پێشتر خزمایەتیمان لە نێوان هەبوو بە تایبەتی عەشیرەتی لەهێبا و عەشیرەتی شێروانی خزمایەتی زۆر باشیان هەبوو جارێک کوردێک لە مەخمور بە ئۆتۆمبیل لە منداڵێکی عەرەبی عەشیرەتی لەهێبیدا و لە هەمان ڕۆژدا ناشتمان و دواتر لە کوردەکە بەبێ بەرامبەر خۆش بووین ئەمە باشترین بەڵگەیە لەسەر پێکەوە ژیان مامۆستا پڕشەنگ ئەتبێژە ئەو دەما عێراق ڕزگار بووی لە ڕژێما بەعەس دەستهەڵەتا کوردی gelek xizmeta evê navçeyî kir. Lêra weçi rûyiştin naxweş bû teban. Naxweş bû bi zora milê bû ewane hatine ereban hate ew xakaniyan dagir kirdo yani lew katiye naxweş bû teban li hemû milletî Kurd li hemû deverî mexmûr û kendêna û qeraz û li dîbege û hemû ew habû. Belan paşî 2003 teban şteke gora zor îş kira zor şit kira li sayî Kak Mesûd Barzanî meselen ew hemû xelkê teîn kir. ئەو گەنجانەی تەعین کرد هەموو لە بواری پەروەردە و لە هەموو بوارەکان لە هەموو ناحیەکی بەڵام لە هەمان کاتدا قسەیەکی وا هەیە ئەڵێن ئەو عەرەبانەی لێرە تەعین کراون و زۆر گرنگیش پێیان داوە لە 2014 مووقفیان باش نەبوو بەشێکیان ئەو کاتی هەندێک لێمان هەڵگەڕانەوە مەسەلەن پشتگیری داعشیان کرد ئەوانە لەبەر هەندێ ئێستا پشتگیری داعشیان کە خەڵکەکە لێ ئێستا لیان هەندێک سارد بوو گەر تەماشا بکەی ئەو ناحیەی کە ئێستا ئێمە لێینە دیبەگە کورد لێرەنە بە هێزی پێشمەرگە لێرە حکومەکەن بەڵام ئەگەر بچیە مەخموور وانیە ینی کردیە عسکەرتاریەت و حەشد شعبی و هێزەکانی تر لەوێن دەرنی عێراقی ینی تو بینی ئەمە فاکتەرێک بووە یان هەڕەشەیەکە لەسەر پێکەوە ژیان بەڵێ ئەرێ وەڵا هەڕەشەیە کە چکە زۆر ناخۆشە ئێستا وەختی دەچینە مەخموور کۆبنەوەمان هەیە لە پەروەردەی وەختی دەڕۆین لە بۆ کۆبنەوەی مەسەلەن لە ڕێی دەبینین لەوێندا لە نیوەی دەبتا مەسەلەن دنیا چیتکە
خۆش نییە حەجد شعبی و تووشی بڵێ لێرکانە تاعاان سترێس و دڵراوچە لێرکانە ئەتو ئازادی و سربەستی ڕاستە بەس لێوە چی برێ شتەک هەیە لە تارمای یەک لەسەر سەرت هەیە یەک لە بەڕێزەکانی مەخمور برا کوردێک لەوێن دەر باسی کرد کە ئێمە ڕەنگە لێرە بنزینمان ئەرزان بیت غاز ئەرزان بیت نەفت ئەرزان بیت بەڵام ئازادیمان نییە تام لە چ شتێک ناکەین طبعا ئەگەر ئازادی نەبی تام لە هیچ ناکەیت طبعا ئەوان بنزین غاز نەفت مواد غذایی لە هەموو ناحیەتی ئەوان لەوێن دەرهەرزانترا بەڵام تەنها لە ئازادیەکەی بێبەشن ئەوەش بە سەروی هەموو هەیە ئەم پێکەوە ژیانەی ملەتی کورد هەیە تاکی ملەتی کورد تو دەگەڕێنیەوە بوو چ شتێک ینی بچی سروشتی ملەتی کورد وایە لە هەر جێگاک بیتن لە هەر بار و دووخەک و ڕەوشێکی ناخۆش و نەهەموار بیتن بەڵام هەر گیانی پێکەوە ژیانی هەیە بوو چ دەگەڕێنیەوە ئەوە چونکە کووردا ئیمەن دڵی گەورە بۆ مەسەرەن حەزی لە پێکەوە ژیان بۆ حەزی لە مشکلە و ئاژا و کێشەنە بۆ هەر حەزی لێ بۆ مەسەر پێکەوە ژیان و تەبایی ببا لە هەموو جێکی بۆیە کورد ئێستا کە لە هەموو جێکی جێی دەبتەوە دەتوانی باوەشش لە هەموو کەسەکی بێگانەش بگرتەوە لێرکانە بەلێ بینەرن بەڕێز ئەم دێڤی ئاوەهینە دومایاوێ خەڵەکێ تنێ ئەم vê çendê bêjîn eger te hemî tiştê jiyanê hebîtin belê te azadî nebîtin tu tamêl çi tiştekê nakey evêl berdestê te hey lewra ev pêkve jiyan û ev aştî û êmnahiya el herêma Kurdistanê hey hemberî her tiştekê dîtir e ku xelkek wê çendê behs ketin bû yekê ke bêjin em il wan baştirîniş hindek nahiyên dîtir çunku الدفمه پیک و جیان هەیە الدفمه ئاشتی خازی هەیە بەروێ چەندێ هەردەم ئەم شانازیە ئەب هەر تشتێکی خود بین لێرە دێنگۆیلن ژێر چاودەریە خودای مەزن و دلوان بمینم خێر و شاد